لە بەکارهێنانی مادە قڕکەرەکان و هاوکات پێینی کیمیایی دەکەین لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان. زۆر کات گەبیستی ئەوە دەبین کە ڕەنگە بەکارهێنانی زیاد لە پێویستی مادە قڕکەرەکان یاخود پێینەکان بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان دوجار کاریگەری نەرێنی هەبێت لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و ئەم مادە قڕکەرانە یاخود ئەم پێینە کیمیایانە بۆ بەروبووم کشتتوکاڵەکان بە شێوەیەکی زانستی بەکاربێنێت ئەوە کاریگەری لەسەر تەندروستیمان دروست ناکات. باس لە ئەم بابەتە دەکەین ئەخۆ بەکارهێنانی مادە قڕکەرەکان چ کاریگەریەک لەسەر تەندروستی بەجێدێڵێت ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستی نەبێت و هاوکات هۆشیاری جوتیارانمان لە بەکارهێنانی پێین و مادە قڕکەرەکانە چه ئاستێکدای و چۆن هاوکاری جوتیاران کراوە. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز هەژار عەبدوڵڵا ئەندازیاری کشتتوکاڵ و ماستەر لە زانستی خۆراک کە لە ستودیۆی بەیانی کورسار نوێژمیانە. کاگەژار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سپاس بۆ ئێوەبیانتان باش زۆر سپاس. دیارە هەندێک کات ئەوە دەزانین کە لە ڕووی زانستیەوە بەکارهێنانی زۆری مادە قڕکەرەکان یاخود پێینەکان کاریگەری لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان دەبێت. خۆنەوەی بەڕێستان بۆم بابەتە چیە دەکرێت بڵێیت لە هەرێمی کوردستان ئەو بەروبووم کشتتوکاڵیانی بەرهەم دەهێنرێت بەشێکی زۆری ناچێتە ئەو دیوەی کە زۆری مادەی قڕکەر و پێینی کشتتوکاڵی بۆ بەکارهێنرابێت؟ بەڵێ بەیانیتان باش دەستان خۆش بێت بۆ وروژاندنی ئەم تەوەرە گرنگە کە بابەتی گرنگی ڕۆژەوە ئێستا هەمومان نەزانی لە وەرزێکی وەرزی پێگەشتنی بەروبوومە ناوخۆیەکانە کە بەتەکید ئەو بەروبوومانی کە لە ناوخۆی وڵاتمان بەرهەمەهێنرێن هەمویان بەروبوومێکی تەندروستن تا ڕادێکی زۆر باش دەتوانین ئەم قسەیە بکەین کە ئەتوانین ئەو بەروبوومانە بە شێوازێکی زۆر سەلامەت بەکاربهێنین و هیچ کێشەیەکمان نەبێت لە بەکارهێنانیان و بەنسبەت ئەوەی کە ئەو پەینە کیمیاییانی یان ئەو مادە قڕکەرانی کە بەکارهێنرێن لە بەروبوومە کشتتوکاڵەکانە بە خۆشحاڵی ئەتوانم ئەوەش بڵێم لە وڵاتی خۆمان ئەو مادە قڕکەرانی کە بەکارهێنن ئەوانن کە جیهانیەن ڕێگەیان پێدراوە ساڵانە ئەبدەیت دەکرێتەوە ینی کۆمەڵێک مادی قڕکەرمان هەیە کە بەکارهێنانیان زۆر ترسناکە و نابێت بەکاربهێنرێن. ئێمە وەکو مرۆڤ چۆن تووشی نەخۆشیە بێت بە هەمان شێوە ڕووەکیش تووشی نەخۆشیە بێت چونکە فەسلە جێی مرۆڤ لەگەڵ فەسلە جێی ڕووەک نزیکن لە یەکەواتە لە ڕووی داواکاریەکانیانەوە ڕووەک بە هەمان شێوەی مرۆڤ کە نەخۆشەکەوێت پێویستی بە چارەسەریشەیە تۆ ناکرێت چارەسەری نەکەی چونکە ئەو بەروبوومێک کە بەرهەمیێنرێ بەروبوومێکی سەلامەت و ساغ نابێت ئەواتە بە ئاسانی ناتوانێت بەرهەم بهێنێت. ئەو نەخۆشیانی لە وڵاتی ئەمە هەیە بۆ ڕووەک کۆمەڵێک نەخۆشی بەکتریە کەڕوویە ڤایرۆسیە لەگەڵ ئەم حەشەرە و مێروانەی کە هەن زیان بە بەروبوومە کشتتوکاڵەکان ئەگەێنن ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە بە دنیایی و پێویستە هەموو لایەکمان هەوڵ بین خۆراکێکی تەندروست بەرهەم بهێنین بە خۆشحاڵی لە وڵاتی ئەمەیە ئەوە هەیە بۆ لەبەر ئەوەی ئەو مادانی کە بەکارهێنرێن ئەو مادە کیمیانن کە ڕێگە پێدراون بۆ بەکارهێنان بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان واتە زیانیان لەسەر تەندروستی مرۆڤ لەسەر خاک بۆ ژینگە کەمترە ناڵین زیانیان هەر نییە و ئێستا کۆمەڵێک مادەی تازەش هاتووەتە ناوە عالەمیان کە بایۆلۆجین واتە بە شێوازی بایۆلۆجی چارەسەری بەروبوومە کشتتوکاڵەکانەکەن کە ئەمانە لە 100% بێزیانن چونکە هەڵەسن بە دوورخستنەوەی حەشەرە و بەکتریا و کەڕووەکان لە بەروبوومەکە نایان کوژێت بە تەنها مادەیەکی بۆ نمونە مستەخلەسێکی نەباتیە درایەکی نەباتیە دروست کراوەکە ئەو مێر و حەشەرانی کە هەیە دووریانە خاتەوە. ینی بۆ بەکارهێنانی مادی کیمیایی ئێمە پێویستێکی زۆرمان هەیە بۆ بەرهەمێنانی ڕووەک واتە بۆی بتوانین بەروبوومێک بەرهەمێنین بەڵێ پێویستمان بە مادە کیمیایەکان هەیە بەبێ ئەوان ناتوانین بەرهەم بهێنین بە تایبەت کە ئێستا ژماری دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە و داواکاری خەڵک زیادی کردووە هەر بە نمونەی ئەوەی کە ئێستا کێڵگە پەلەوەریەکان ئێمە لە ساڵانی پێشووکەی بینەری ئەوە کێڵگەی پەلەوەری بوون بەڵام ئێستا بووە بە زەرورەتێکانی ئەگەر بۆ نمونە هەر لەم پارێزگای سلێمانی چەند کێڵگەیەکیش نەکات ڕاستەوخۆ نرخەکان بەرزە بنەوە کەمانە کاریگەریان هەیە لەسەر ژیان و داهاتی خەڵک و ئابووری خەڵک. بەڵێ باشە کاگەژار هەڵبەتە باس لەوە کرد کە ڕووەکێک نەخۆشکەوت و پێویستە چۆن مرۆڤ عیلاج جۆر دەکرێت ڕۆکیش عیلاج جۆر بگرێت تاکو ئەو زیانەکە بە تەواوی بەروبوومەکانی تریش نەگات. چی تایبەت بە پێگەیاندن زوو پێگەیاندنی بەروبوومە کشتتوکاڵەکان
خۆ دەزانی ڕەنگە هەندێک مادە هەیە کە وا دەکات بەروبوومە کشتتوکاڵەکە زووتر با بڵێ پێ بگات زووتر لێ بکرێتەوە زووتر بچێنرێت ئەمە کاریگەری لەسەر تەندروستی ناکات ئەگەر بێت و ئەم بەروبوومە کشتتوکاڵێ لێ بگەڕێتە ئەو کاتی کە خۆی پێویستەتی کاریگەری لەسەر با بڵێن بەرزبوونەوەی نرخەکات خواردن کەم دەبێت لە ناو بازارە ئەم بابەتانە چ کاریگەریەکی ڕاستە و خۆ بەدوایە کا بەجێ دەهێڵێت بەڵێ خۆی ئەگەر بێت و ئەو مادەقڕکار و ئەو مادە کیمیانی کە هەن بەکاریان نهێنین ئێمە ئەتوانین بەروبوومێک بەرهەم بێنین بەڵام بە شێوەیەکی ئیکتیفانی ینی پێویستی خۆمان ناتوانین پڕکەینەوە و ئەو خۆراکەشی بەرهەمهێنین ئەو خۆراکە نییە کە بتوانین بینێرینە ناوەڕاست و باشووری عراق کە ئێستا لە پارێزگای سلێمانیە شوێنێکمان هەیە بە ناوی پێنجوێنەوە بەروبوومی تەواوی عراق بەرهەمەهێنرێت لە ماوەی ئەم مەوسیمێک کە ئێستا ئەمەتیان ئەم وەرزی کە ئێستا ئەمەتیان چونکە لە تەواوی عراق هیچ شوێنێک نییە پلەیەکی گەرمی و کەشوهەوایکی گونجاوی هەبێت کە بتوانێت خۆراکێکی باش بەرهەم بهێنێت لەبەر ئەوە پێویستی مادە کیمیایەکان پێویستی ڕوەک بە مادە کیمیایەکان بەڕاستی داواکاریەکی حتمیە ئەبێت بەکار بهێنرێت و ئێمە ناڵین بە شێوازێکی عشوایی ئەو خەڵکە بکرێتە بەکارهێنانیان و بۆ پرسیارەکەی جەناب ئەوەی کاڵی مادەمان هەیە زووتر بەروبوومێک پێ بگەێنیت لە بواری کشتتوکاڵیە شتێکمان نییە بە زووتر پێگەیاندنی مادەیەکی کشتتوکاڵی بەروبوومێکی کشتتوکاڵی جاگەر وابێت ئەمە لە چیەوە سەرچاوە دەگرێت تەنانەت پسپۆڕەکانی بواری خۆراکیش دەڵێ ئەو مادانی کە بەکاردێنێت بۆەوەی بەروبوومەکە زووتر پێ بگات و زووتر بهێدرێتە بەرهەم کاریگەری لەسەر تەندروستی بەجێڵێت تا ئەوڕادەی ئەگەر بێت و ئەم بەروبوومە بۆ نمونە تەماتێک ئەگەر قەبارەکەی گەورەتر بێ و زۆرترە مادەی بوو بەکارێنراوە وەگەر قەبارەکەی بچووکتر بێت تەندروسترە و پێچەوانی ئەم بابەتەیە دەکرێت بڵێ ئەم بۆچوونانە هەمووی تەواو بۆچوونێکی نازانستی منۆک و پسپۆڕێکە لەم بوارەیە بە شێوازێکی زانستی دیراسە ئەەکەم و بە شێوازێکی کردداری لە ناو کێڵگەکانە هەم بەڕاستی نزیکی ئەزمموی 10 ساڵم هەیە لەم بوارەیە هیچ بەروبوومێکی کشتتوکاڵیم نبینیوە بە زووی بتوانانی پێی بگەێنیت یعنی مادەیەک هەبێت بڵێ وڵا ئەم بەروبوومە ئەمڕۆ بۆ نمونە زۆر کەس ئەوواڵێت ئەم خیارە ئەمڕۆ چووکە بۆ ڕۆژی دواتر بۆ ڕۆژی دواتر بڕاتان هەبێت خەڵکی وامانەیەڵێ بۆ ڕۆژی دواتر خیارەکە گەورە بۆ ئیتر تۆ باریکەی توینیکەی جا خۆمە گەروا بێت جوتیار ئێستا وایە ساوی خۆی نەزانایە ئەم بابەتە بابەتێکی زانستی فول هەڵەیە یعنی بە تەواوی هەڵەیە خەڵکی خۆمان لی تێ نەگەشتۆ لە بابەتەکە لەبەرەوە پێویستە هەم خەڵکانی خۆمان و ئەم جوتیارەکان هۆشیار بکرێنەوە لەم بابەتەیە حقیقەتی تیانە ڕاستی تیانی ئەم بابەتە لەبەرەوە پێویستمان بەوە هەیە ئێمە ئەگەر بۆ نمونە با بڵێن مادەیەک هەیە ناوی کالسیۆمە کە بەکاریانێنین بۆ بەروبوومی کشتتوکاڵی ئەگەر ئەم مادە بەکارنێنین هەرچی خەیار و تەماتە و شوتیمانە بە شێوازێکی لار بە شێوازێکی ناڕێک کە شێوەیەکی هەیە بەرهەمە هێنرێت کە شێوازەکەی مەرغوب نییە لە لای خەڵک واتە تۆ نەقسی خۆراکی پڕەکەیتەوە وەکو چۆن لە مرۆڤە سەپلیمنتمان هەیە تەواوکەری خۆراکی هەیە وەری ئەگریت بۆ جیسمت بۆ نمونە زۆر جار تۆ لە لەش زینک کەمە ڤیتامین سی کەمە ڤیتامین دی کەمە ئەمانە ئەی بۆچی وەری ئەگرین غێر ئەوانش خۆ بۆ ڕوەک بەکارهێنرێتەوە واتە ئێمە لە ڕووەکە ئەتوانین بڵێین کۆمەڵێ مادی خۆراکیمان هەیە پیانەوترێت مادە گەورەکان عناسری کوبرایە کە توخمە گەورەکانن بەکارهێنن بۆ پێگەیاندنی ڕووەک بەشدارە بێت لە بەرهەمی وەرەقیەکەی و بەشدارە بێت لە پێگەیاندنی گوڵوبەر و بەشدارە بێت لە گەورەکردنی بەرەکەی عناسری کوبراش سوغراشمانەوە تا توخمە بچووکەکان کە ئەمانەش توخمی پێویستن لە جوانکردنی بەر لە پارێزگاریکردن لە ڕووەکە کە لە بەرگری دروستکردنی بەرگری لە سەبارەت بە نەخۆشیەکان کە ڕوبەڕووی ڕووەک ئەبێتەوە واتە تۆ ئێستا زروفەکەوا گۆڕاوە ناتوانیت بەبێ بەکارێنانی ئەم مادە تاواوکەرە خۆراکیانە ئەتوانین بە تاواوکەری خۆراکی نایانبەرین ئەمە من زانیاریە کە پێتانەیەم ئەو مادانەی کە بەکارهێنرێن وەکو پەینی کیمیایی بەجددی هیچ زیانێکی تەندروستی نییە و جوتیاری ئێمە کەمترین مادەی پەینی کیمیایی بەکارهێنێت باشەگەر بێت و لە ڕێژەی ستانداردی خۆی لە ڕێژەی زانستی خۆی ئەم مادێ بەکاربێنێت دیسان هیچ کاریگەریەکی نییە یاخود ئەمەش بێگومان پێویستیارێکی جوانە ئەگەر بێت و لە ڕێژەی ستانداردی خۆی مادەیەکمان زیاتر بەکارهێنران بە نمونە لە پەینی کیمیایی ڕووەک ناتوانێت هەڵیمژێت ئەی سووتێنێت
ڕووەکەکە ئاسووتێنێ یخۆ تۆش ڕووەکەکە لە ناو دەبات ڕووەکەکە لە ناوە بە بۆ بەرگەی ناگرێت ئەم ڕووەکە بە پێی پێویستی خۆی ئەتوانێت خۆراک وەرگێت بە نمونە ئێمە دانیشتوین بەیانە ئەتوانین بۆ نمونە چنێک خواردن بخۆین ئەتوانین دوو کەباب بخۆین لەوە زیاتر ناتوانین وەرگ بگرین حەزەکات یەک چینی کەبابمان بۆ دانرابێت ڕۆکی ژوایە ئەو پێکاتە خۆراکێکە ئیخەیتە خاکەکەیەوە بە تەنها بەشی پێویستی خۆی ئەتوانێت لە خاکەکە وەربگرێت لەوانەیە زیانی بۆ خاکەکە هەبێت ئەگەر جوتیارێک بە هەڵە بەکاری بێنێت بەڵام بڕواتان هەبێت ئێستا کە من سەرپەرشتی حەقلی کوشت و کاڵیەکەم بۆ نمونە جوتیارە بینیم 3 کیلۆ بەکارهێنرێت بۆ 1000 متر 3 کیلۆ ئەگەر تەوزیعی بەسەر 1000 مترە یەکی بە پۆینتات غرامات ئەم ڕووەکە بەری ئەکەوێت ئەی بەروبوومەکە چەندێکی بەرەکەوێت لەوێشەوە تەوزیع ئەبێت ئێمە بە هەڵە لەم بابەتانە تێگەشتوین من دڵنیاییەکی تەواو وەکو پسپۆرێکی خۆراک ئایا پسپۆرەکانی زانستی خۆراک لایانی پەیوەندیدار بم بابەتەوە میدیا ئەوەی کرد کە بە هەمووی با بڵێن بازنێک پێ ئەگەێنێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتی ڕێگە غەڵەتەکەی گرتووە چکە بەڕاستی لە ئێستادا دەست بۆ هەر بەروبوومێک دەبێ ئەڵی تامی جارانی نەماوە ڕەنگی جارانی نەماوە ئەمە مادەی کیمیاییە ئەمە سوودی نییە ئەمە بۆ تەندروستی باش نییە ئەنی ئەم هەموو قسێ و ئەم تێگەیشتن لە ناو خەڵکا لە پای چییە؟ بەڵێ خەڵکیەکەی لە مناو ساڵ شوتیم نەخواردووە بەڵام هەڵی کردووە منەی خواردووە بەڵام من ئەسمە حەقلی کوشت و کاڵی کێلگە کوشت و کاڵەکان خواخوامە براجوتیارەکە هەدیەکم بۆ حاضر کات و شوتیەک بێت 2 کیلۆ خەیار بێت 2 کیلۆ تەماتە بێت لەگەڵ خۆم بیبەمەوە نزیکی 10 ساڵەمان خواردنانە دەرخواردی خۆم و خێزانی خۆمەیە یعنی هیچ کێشێکی تەندروستیش هەڵەکە لەکوێیە کەواتێ هەڵەکە لەوەیە ئێمە لە تەواوی زانستەکە تێنەگەشتین و ئەمە کراوە بە فەوزایەک زۆر جار یعنی ناڵێم خەڵکی خۆمان ناحەزە بەڵام خەڵکێک هەیە ناحەزە بەوەی کە بۆ نمونە شوێنێک ناوچەیەک لە ناوچەکان بەروبوومێکی باشی هەیە و داهاتێکی هەیە کە ئەتوانێت بۆ نمونە کێلگەیەکی کوشت و کاڵی هەتاوەکو بەروبوومێک پێگەێنێت نزیکی با بڵێن ئەگەر کێڵگەکە مەساحەکەی دەدوانم بێت نزیکی 600 کەس خێر ئەبینێ لەو کێڵگەیە یعنی ئیشی تیاکاتۆ کە ئەچێنێت شەتڵدا ئەنێت بەروبوومەکە ئەچنێتەوە بار ئەکرێت ئەمانە بەڕاستی سوودێکی زۆر زۆر ئابووری گرنگی هەیە ناکرێت ئێمە لەسەر بەروبوومی خۆمان بۆ شێوازە قسە بکەین بەڵێ ئەتوانین سەرنج و تێبینیمان هەبێت ناڵێن لە 100% ئەم شتانە ئەم کارانی کەکرێت هەمووی ڕاستە هیچ هەڵەوپەڵەیەکی تیان نییە ئێمە مادەی قڕکەرمان هەیە مادەی کیمیاییە ئەمانە پێویستە بە پێی ڕێنمایی دروست بدرێت بە براجوتیارەکان بۆ نمونە لە نووسنگە کوشت و کاڵەکانە پێویستمان بۆ هەیە ئەندازیاری کوشت و کاڵی شارەزا هەبێت بۆ نمونە من پێی ئەڵم 10 سیسی بکاتە 20 لیتر ئاوەوە وای لێ بکەی ئەو براجوتیارە نەیکا بە 20 سیسی واتە بڕێکە ڕێژەکە زیاد نەکا لە بەکارهێنانی مادە قڕکەرە کیمیایەکە ئەوانەی کە بۆ کوشتنی حەشەرە بەکارهێنرێت واتە ئەوەی کە زۆر زیانی هەیە تەنها مادە قڕکەرە کیمیایەکانن ئەوانەی کە بۆ کوشتنی حەشەرە و بەکتریا و ڤایرۆساتەکان و کەڕوەکان بەکارهێنرێن ئەمانە کاریگەری خراپیان هەیە لەسەر تەندروستیمان ئەمانە پێویستە ئاگادار بین لە بەکارهێنانیان بە خۆشحاڵی ئەو مادانەشی کە بەکارهێنرێت لە وڵاتی خۆمانە وڵاتی خۆمان وەکو ناوچەی خۆمان وەکو پارێزگای سلێمانی بازەکەم ئەوانن کە ڕێگە پێدراوی جیهانین بڕواتان هەبێت زۆربەی ئەو نووسنگە کوشت و کاڵیانەی کە ئێمە سەردانیانەکەین من تا ئێستا ئەمە شایەتیشە بۆ ئەو دنیاش تا ئێستا هیچ مادێکی قڕکەری قەدەغەکراوم نەبینیوە بەکار بهێنرێت لەلایەن وەک خۆم نەمبینیوە باشە لەبەرەوە ئەمە دڵنیاییە ناکرێت خەڵکی خۆمان بترسێنین ئەو هەموو بەروبوومە جوانە بەرهەمە هێنرێت وڵاتان شانازی بە بەروبوومی ناوخۆی خۆیانەکەن بڕواتان هەبێ یەکێتی ئەوروپا کە یەکێتیەکە و کۆمەڵی وڵاتن یەکیان گرتووە بۆ نمونە کە بەروبوومی سوید خۆی پێگات هاوڵاتی سویدی بەزەوەی خۆی بەکارهێنرێت کە گرانتریشە لە چاو بەروبوومی بۆ نمونە فنلەند کە دراوسەیەتی من ئەمەم تێبینی کردووە یعنی پشتگیری ئەکەن داعمی ئەکەن لە وڵاتی ئێمە بەروبوومی خۆمان پێگات خەڵک ئەکەوێتەوە ئەی تۆ چەند مانگە چیت خواردووە هەرو خۆراکانت خواردووە کە لە دەرەوە هاتوون ئەی بەچی پێگەیەنراوە ئەیخۆ ئەو بە ئۆرگانیک پێیان نەگەیانەوە بەجددی ئەمە پرسیارێکە حەقە خەڵکی خۆمان لە خۆی بکات و تام و بۆنی ئەوەی کە جەنابە باسی کرد بەروبوومی خۆماڵی بڕوات هەبێ تام و بۆ و چێژ و تەندروستیەکەی سەلامەتیەکەی دە بەرامبەری ئەو بەروبوومێکە لە دەرەوە بۆمانێ ئەمە دڵنیاییە من لێرەوە باسیەکەم یعنی تۆ بۆ نمونە لە وەرزەکانی کەیە کە خەیارمان نییە بۆ نمونە خەیارێکی دەرەوە بخۆ لەم وەرزش کە ئێستا خیاری ناوخۆی هەیە خیارێک بەکاربێنە بزانە شتام و بۆ چێژێکی تایبەتی هەیە
بۆ لەبەرەوەی هەتا ئێستش کەش و هەوا و ژینگە و وڵاتی ئێمە زۆر گونجاوە، یعنی بۆ بەرهەمێنانی بەروبوومێکی ڕوەکی و هەمومان ئەزانین ئەو کەش و هەوا گونجاوێژ واکات کە بەرەبوومێکی ساغ و تەندروست و بە تام و چێژ بەرهەم بێنێت. کاکەژە وەک کۆتا پرسیار جوتیارەکانی هەرێمی کوردستان بای ئەوەندا ڕاهێنان و وەرکشۆپ و زانیاری دروستیان لایە کە بتوانن بە شێوەیەکی تەندروستی ئەم پێینە کیمیاییانە و مادەخڕکەرانە بەکاربێنن، ینی زانیاری نوێ زانیاری سەردەمیانیان پێگەیشتووە پێیان دەگات؟ بەڵێ پرسیارێکی گرنگە و زۆریش گرنگە خەڵکی خۆمان بە تایبەت براجوتیارەکان و شیار بکرێنەوە لەوەی کە ئەو مادە کیمیانە بە شێوازێک بەکاربهێنن. خۆی ئەمە ساڵانی پێشووتر حکوومەت خولی هەبوو، خولی هۆشیاری هەبوو بەکارهێنانی ئەو مادانە. ئەمە لە وەرزی زستانە زۆر گرنگە لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵیەکان لە وەزارەتی کشتتوکاڵ خول و ڕاهێنان بکرێتەوە بۆ براجوتیارەکان کە ئەم مادانە چۆن بەکاربهێنن، بە چ شێوازێک بەکاریان بهێنن. بۆ نمونە تۆ خرکەرێکی کیمیایی کە بەکارێنی هەر سەرەتا براجوتیارەکە پێویستە دەمامک ببەستێ، دەستکێشی لە دەستا بێت، لەو کاتێک کە ئەو قرکەرە پرژێنێت ئاو نەخواتەوە، بۆ نمونە هەیە جگەرە نەکێشێت. ئەمانە کۆمەڵە ڕێنمایین بەڕاستی زۆر گرنگە خەڵکی خۆمان هۆشیار بێت. تا ڕادەیەکی باش ئەتوانین بڵین هۆشیاریان هەیە، بەڵام نەخێ پێویستی ئەمە زیاترە. بە خۆشحاڵی وەزارەتی کشتتوکاڵ پرۆژێکی ڕاگەیان لە ساڵانی پێشوو کە کادری کشتتوکاڵی پێگەیان، ئەندازیاری کشتتوکاڵی کە سەرپەرشتی ئەو کێڵگانە سەرپەرشتی نووسنگی کشتتوکاڵی بکەن کە ئەمانە بەڕاستی گرنگە. ئێمە ئەبێ وا بکەین ئەو زانستی کە بە کادرێکی زانستی کادرێکی کشتتوکاڵی ئەندازیاری کشتتوکاڵی هەیە لەگەڵ براجوتیارەکە یەک بگرێت بۆی بتوانین خۆراکێکی زۆر تەندروست بەرهەم بێنین. ئەمە پێویستی بە هەوڵی دڵسۆز هەیە، بە هەوڵی دڵسۆزانەی خەڵکی خۆمان هەیە، بە بیرکردنەوەیکی باش هەیە. ئێمە ئەوەندەی کە هەیە ئەتوانین بڵێن خۆراکەمان تەندروستە، بەڵام وەکو جەنابەڵێ پێویستی بەوە هەیە کە هۆشیاری زیاتر بڵاو بکرێتەوە. هەر مادەیەکی تازە، هەر نەخۆشیێکی تازە، هەر بەروومێکی تازێتە وڵاتەوە پێویستە هۆشیاری تاوا بدرێ بە براجوتیارەکان و ڕێنماییان بکرێت بۆی بتوانن بەرووبوومێکی ساغ و تەندروست بەرهەم بێنن. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ هەژار عەبدوڵڵا ئەندازیاری کشتتوکاڵی و ماستەر لە زانستی خۆراک کە لەم تەوەرەدا لە بەرنامەی بەیانی کورد سات نیوز لەگەڵمان بوو.